بە دروشمی بە باران و بە تەرزا ورەی مامۆستایان بەرزە لەگەڵ تێپەڕبوونی 4 مانگ و 1 ڕۆژ بەسەرکردنەوەی پرۆسەی خوێندندا مامۆستایان لە کەشێکی سارد و باراناویدا خۆپشاندانی بەرفراوانیان ئەنجامدا. اینجا ئێمە خێ لەسەر شەقام نەبووین، ئێمە 10 ساڵی ڕەبقە لەسەر شەقامین بۆ داواکردنی مافەڕاوە پێشەلکراوەکانی خۆمان، بەڵام بەداخەوە ئەم دەسەڵاتەی کە ئێمە هەمانە و بەرهەمی خوێنی هەزاران شەهید و وڵاتێکی وێران و خەباتێکی دوور و درێژە هیچ باکێکی بە کێشە و گرفت و داواکاریەکانی مامۆستایان و موچەخۆران تەنانەت کاسبکارانیش نییە. سوکە بەڵێنێکی ژنەدرا بە مامۆستایان و فەرمانبەران بەوەی کە زامنی موچەکانیان بکەن و لە ئێستاشدا دیار نییە و کەی موچەکانی ساڵی 2023 گەڕێندەوە ئایا ساڵی 2024 موچەکانی کەی ئەدرێ. مامۆستایانی ناڕازی دەڵێن ئەو بەڵێنانی کە لەلایەن وەزارەتی پەروەردە و لەم ساڵدا پێماندرا نەبوونە بەشێک لە گفتوگۆکانی کۆبوونەوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان، دەشڵێن فشارمان لەسرە تا بایکۆت بشکێنین. پاشان ڕۆژە کۆبوونی ئەنجومەنی وەزیرامان بینی کە ئێمە هەرو کات باوەڕمان بەو وەڵامە نەبوو کە ئەنجومەنی وەزارەت بڵای کردەوە، بەڵام دواتر بینیمان لە کۆبوونی ئەنجومەنی وەزیرانە هیچ دەنگێکی لەسەر نەدرا و بە زۆر بە ڕوون و ڕاشکاوانە پیان و توێمە ناچینێشە جێبەجێکردنەوە داواکانە. فشارمان لەسرە، بەڵام ئەم فشارانە زیاتر مامۆستایان و فەرمانبەران و وانەبێژان جەسوورترەکە بۆ بەردەوامبوون بە بایکۆت و خۆپشاندانەکانیان. بەشێک لە دایک و باوکی خوێنکاران لەگەڵ ئەوەی کە بەشداری لە خۆپشاندانەکان دەکەن دەڵێن خوێنکارەکانمان لە ماڵەوە لە دۆخێکی خراپی پەروەردەییدان. وەڵی سەقاڵێکی شەڕەکەن لە ماڵە بێتاقەتیە خۆش بگیرم خەرە بەدەستیانم ئەوەنە بێتاقەن ڕۆژداوانی خەگە شێدن بۆ مەکتب هەر لەم حکوومەتەکان دەڵێ بۆ ماژناوە مامۆستاوەی مچین بەداوام. حکوومەتی هەرێمی کوردستان لە زاری وتەبێژەکەیەوە ئەوەی ڕاگەیاندووە چاوەڕوانی بەغدان بۆ ناردنی 750 ملیار دیناری دیکە تا موچەیەکی دیکە دابش بکەن. بڕیارە ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی عراقیش کۆ ببێتەوە و پرسی هەمواری بودجەی ساڵی 2024 بەشێک لە تەوەرەکانی کۆبوونەوەکە بن کە حکوومەتی هەرێمی کوردستان چاوی لەو هەنگاوەی حکوومەتی ناوەندە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.